بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. بەشی هەشتەم دوولەتبوونەکەی 1964 کە ڕێکەوتنەکەی شوبات بوو. ئیبراهیم ئەحمەد لە تاران بوو. پاش گەڕانەوەی لە دەرەوە خۆی بۆ هاتنەوە ئامادە دەکرد. پێشتر وتمان دوان لە ئەندامانی مەکتەبی سیاسی کە نووری سەدیق شاوەیس و جەلال تاڵەبانی بوون. لە کاتی گفتوگۆ بۆ ڕێکەوتنەکە لەوێ بوون. ئەوان بوون داڕشتەی ڕێکەوتنەکەیان نووسی. بەڵام ئیبراهیم هەرکە گەیشتەوە کوردستان دەستیدایە بڵاوکردنەوەی شک و گومان لەباری ڕێکەوتنەکە و کەوتە بەدناوکردنی بارزانی. ئیبراهیم گفتێکی لە دەسەڵاتدارانی شای ئێران وەرگرت بوو کەوا ئەگەر بتوانێت کارێک بکە ڕێکەوتنەکەی شوبات بوو چەڵ بکاتەوە و پلە و پایی بارزانی لەق بکە و لە سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی لا ببە. ئەوان یارمەتی دەدەن و پشتی دەگرن. دیشمان کاتی سەختبوونی شەڕ لە 1963دا و لەبەر مەترسی کەوتنی بارزاندا هەڵوێستی چی بوو چۆن پێشمەرگەکانی ژێردەسەڵاتی مەکتەبی سیاسی پەک خست بوو نەیدا خستنە شەڕەوە تا پەستان و تەوژمی سپای حکوومەت لەسەر هێزە داکۆکی کەرەکانی بارزان سوک بکە. هەموو ئاواتی ئەوە بوو هێزەکانی حکوومەت بتوانن بارزانی ببازێن و لە ناوی ببن تا مەیدان بۆ خۆی چۆڵ ببێ و ببێ بە ئاغای گۆڕەپان. ئەو کاتە ئیبراهیم پەیوەندی لەگەڵ ئێرانیەکان لە ڕێگەی دەستگای بێتەل و بەهۆی عەقید عیسا پیژمانەوە بەردەوام بوو. پیژمان یەکێک بوو لە ساواکی ئێرانی و کوردی سنە بوو. هاتبوو بۆ بارەگاکە ئیبراهیم ئەحمەد و پێکەوە سەرقاڵی خراپەکردن بوون دەرحەق بە بارزانی و بەدگۆیی لەباری ڕێکەوتنەکەی شوباتەوە. ئێمە کە ئەم قسەیە دەکەین دڵما پڕە لە داخ و خەفەت بۆ ئەو سەرنجامی بەنسیبی ئەم پیاوە بوو کە سەنگ و پایە و پلەی خۆی نەزانی. بە خەیالی خۆی دەیتوانی لە ڕووی پایە و قەدر و میراتی ڕابردووەوە باڵای بە باڵای بارزانی بگرێ. هەمیشە کابرایەکی لە خۆبایی شانازی بە ڕۆشنبیری خۆوە کردو خۆ بە شایەن زانی بوو. ڕاستیەکەشی ئەم پیاوە پیاوی یاسا بوو. ئەدیب بوو. پایە و پلەیەکی لە نێوان پیاوانی یاسا و ئەدەبدا هەبوو. باوەڕی وا بوو ئەمەی بەشی ئەوە دەکا سەرۆکایەتی و سەرکردایەتی بۆ دابین بکە. کێچ و زانێ. لەوانێ ئەو عەقید پیژمانە با زیادەڕەوی لە ڕادەبەدەری خۆی لە باسی پایە و پلە و بایەخ و گەلایەتی ئیبراهیم ئەحمەددا ڕۆڵێکی مەزنی لە پێشکەشکردنی ئەم شەخسیەتەدا بۆ ئێرانیەکان بوو بێ و وای بردبێتە مێشکی دەسەڵاتدارانی ئەوێەوە کە پارتی دیموکراتی کوردستان پشتی ئیبراهیم دەگرێ و مل بۆ ئەو کەس دەکا و ئەگەر پێکدا هەڵپژانێک لە نێوان ئەو بارزانیدا ڕووبدا جەخت لەسەر ئەوەیە کەوا پارتی بەسەرکردایەتی و بە ئەندام و بەلایەنگرانیەوە لە شانی ئەمدا دەوەسن یا هەر هیچ نەبێ ئەم هێزێکی هاوتای بارزانی دەبێ. ئەمەژەر ئەو سیاسەتە گشتیەیە دەوڵەتەکانی ئەم ناوچەیە لە ڕووبەڕووبوونەوەیاندا لەگەڵ وشیاربوونەوەی نەتەوەی کووردا هەمیشە لەسەری ڕۆیشتون کە برێتیە لەوەی خەباتی کورد هەرگیز لە ژێردەستی یەک سەرکردایەتیدا نەبێت. مەگەر بە دروستکردنی کۆمەڵێک سەرکردایەتی بۆی تیلم و پرزۆڵ بکرێت. لە بەرەبەیانی بەرپابوونی شۆڕشدا ئەم سیاسەتە ئەوەندەی کە پێویستە ئاشکرا و ڕۆشن نەبوو. بەڵام زۆری پێنەچوو دەرکەوت کەوا نیازی لە دڵگیرا و لە ناوبردنی شۆڕشە. سەیریش نییە چونکە ئەم لایەنانە هەموو بەرژەوەندیان لەوەدا بوو ناکۆکی ناوخۆ بەردەوام بێت و کەلێنی ناکۆکی هەرپان و پۆرتر بێت. بەڵام هەڵوێستی بارزانی و پێشگیری بەشی زۆری ئەندامانی مەکتەبی سیاسی لەو ئەم هەلایان لە کیسدا و ئەم ڕەنجیان مایەپوچ کرد. مەسەلەکەش ئەوە بوو ئەو لایەنە نە لە کەسایەتی بارزانی و پلە و پایەی شارەزا بوون و نا لەو سروشتەی ئەوی لەسەر خوڵقاوە. بارزانی لەو جۆرە کەسانە بوو ئەگەر پاش تێڕامانێکی قۆڵ بیرێکیان بە مشکدا هات یا بڕیاری کردنی کارێکیاندا بە هیچ کلۆجێ دەستبەرداری نابن و ناکەونە مامەڵە و مامەڵەکاری لەسەری. جا مەسەلەکە ئەوەیە ئەوانی قەوارێکی دیاریان بۆ ئیبراهیم ئەحمەد بڕیاردا بوو بە باشی نەیان دەزانی قەوارە و شوێنی بارزانی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا چەندە. لەم بارەوە قسەیەکی کاک عەزیز محەممەدی سکرتێری گشتی پێشووی حیزبی شیوعی عێراق دەگێڕمەوە وتی
چوون بۆ لای بارزانی و پێم وت ماسڵەحەت لەوەدایە تۆ ئیبراهیم ئەحمەد سوڵحتان بکەوێتە بین و ئەم دوو بەرەکیە نێهڵرێ و ڕێ لە ڕوودانی شەڕ لە نێوان تا بژیرێ. بارزانیش وەڵامی دابووەوە وتبووی بۆ ئەوان هەن تا شەڕ بکەن. لە حەڤەی ئاداری 1964دا ئیبراهیم ئەحمەد و عەزیز شەمزینی و عومەر مستەفا دەبابە هاتن بۆ سەنگەسەر بۆ دیداری بارزانی. زۆریان لەبارەی شەڕ وەستانەکەی شوباتەوە وت. لە ماوەی ئەو گفتوگۆیەدا جارجار دەمەدەم تون دەبوو، هەر لایەک تاوانی دەدایە پاڵ ئەولاو، پاشان ئارام دەبوونەوە و کۆبوونەوەکە بە باشترین شێوە دەبڕایەوە. سەرنجام هەموو لەوەدا هاودەنگ بوون کە بەڕێکەوتنەکەی شوبات ڕازین. بارزانی لەم کۆبوونەوەیەدا هەموو شتێکی نادیاری لەم ڕێکەوتنەدا ڕوون دەکردەوە کە لەوانە بێ ڕوون نەبێ. هەڵوێست و باری سەرنجی خۆی بەڕوونی دەرخست و جەختی لەسەر ئەوە کرد کە ئەم ڕێکەوتنە لە شەڕوەستاندنێک زیاتر نییە و بەو واتایی بۆ ڕێکەوتن دانراوە ڕێکەوتن نییە و تەنیا کارێکی تاکتیکیە و داوای لێکردن کە یا لە ڕانیە یا لە قەڵاتزە بمێننەوە تا هەر کاتێ شتێکی نوێ لەبارەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەەوە ڕوویدا. پرس و ڕاوێژ بە یەک بکەن و جەختیشی لەسەرەوە کرد کە لەو گفتوگۆیانەدا بەشدار بن کە لەگەڵ ئەو وەفدە حکوومەتیانی لە بەغداوە دێن ئەنجام دەدرێ. لەگەڵ هەموو ئەمەشدا بارزانی متمانی بە ئیبراهیم ئەحمەد نەبوو. هەرگیز حەزی پێی نەهاتووە و سووریش بووە لەسەر ئەوە کە لاوە چاکەکانی پارتی لێ دوور بخاتەوە و بیان پارێزێ نەوەکە کاریان تێ بکات و لەگەڵ خۆیدا بەکێشیان بکات. پاشەمە بارزانی وای بە باش زانی لە کۆنگرەی دادێ پێشنیازی جەلال بکە بۆ ئەوی پایسکرتێری پارتی وەرگرێ و جەلال خۆشی لە سەرەتادا بە گەرمی ئەم پێشنیازەی بەدڵ بوو، بەڵام پاشان کشایەوە. ئیبراهیم ئەحمەد و یارمەتی دەرەکانی لەسەر کردایەتیدا تاوێک چییە لە بەدناوکردنی بارزانی و ناخشەکێشان بۆ بێلایەنکردنی ڕانەوەستان. پاش هەفتەیەک لە مانەوەیان لەگەڵی هەموو گەڕانەوە بۆ ماوەت و نامەیەکیان بۆ بارزانی نارد. تیایدا نووسی بوویان کەوا گەڕاونەتەوە و ئێستا هیچ ئیشێکیان نییە بیکەن. پاشانیش لە کارە بۆ گەنەکەی خۆیان بەردەوام بوون بە درۆ هەڵبەستن بۆ بەدناوکردنی بارزانی و خراپە دەرحەقکردنی بە مەبەستی بڵاوکردنەوەی درۆ و دەلەسە لەناو کۆمەڵی کوردەواری و ئەندامانی پارتیدا کە ئەوەش بوو بەمای ناڕەزایی دەربڕین لە ناو زۆر لە سەرکردەکانی تیپە شەڕکەرەکانی پێشمەرگە و ئەندامە دیارەکانی پارتیدا کە هەر بۆ نمونە نەک بۆ ژماردن ناوی ئەمانیان لێ دەهێنم: عەقید نووری مەعروف و ڕەشید سندی و تاریق ئەحمەد و خالید شەمسەدین و فازڵ تاڵەبانی و فازڵ سۆرانی و محەممەد سەید عەلی حافظ و تاهیر عەلی والی و نەوزاد خۆشنا و کەسانی تر. ئەمانە و هیتر بە نوێنەرایەتی ئەفسەرەکانی تر بۆ دەربڕینی ناڕەزایی لە هەڵوێستی مەکتەبی سیاسی و ئەفسەرەکانی و بۆ ڕاگەیاندنی لایەنگری خۆیان لە بارزانی چوون بۆ لای بارزانی بۆ سەنگەسەر. ئەو پیلانە پڕ مەترسێبەر بڵاوەشیان بۆ دەرخست کە بۆی دەنرایەوە. بارزانیش کۆبوونەوەیکی بۆ و ئەفسەرانە لەگەڵ ئەفسەرەکانی ترکە لەگەڵی دابوون ڕێکخست. نافیس جەلال و عەبدولکافی نەبەوی و عەزیز ئاکرێیی لەو ئەفسارانە بوون. پاشپرس و ڕاوێژ بڕیاردرا ئەو سەرکردانی لایەنی مەکتەبی سیاسیان دەگرت لە کار لا بدرێن. جەلال تاڵەبانی و عومەر مستەفا دەبابە و عەلی عەسکەری و کەمال موفتی لەوانە بوون. نووری مەعروف و نووری مەلا حەکیم و نافیس جەلال و عەزیز ئاکرێیی لە شوێنی ئەوانە دانران. پاش دەرچوونی ئەم بڕیارە بەشی زۆری پێشمەرگا چوونە پاڵهێزەکانی بارزانی و بە سەرکردە تازەکانیان ڕازی بوون و لە ئەنجامی ئەمەشەوە لاوازی کەوتە ناو سەرکردایەتیەکانی مەکتەبی سیاسی. لەبەرەوە مەکتەبی سیاسی بە مەبەستی ڕزگارکردنی ئەو پاژماوەی زەخیرەی مای بوو پەنای بردە بەرکارێکی ناومێدانە. ئەوە بوو ئیبراهیم ئەحمەد با پەلە بانگهێشتنێکی بۆ بەستنی کۆنفرانسی پارتی لە ماوەت بڵاو کردەوە. هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی جەلالی لێ دەرکەی کە لەو ڕۆژانە لە گەشتێکدا بوو لە ناوچەکانی شوان و گەرمیان و قەرەداغ لەگەڵ پێشمەرگەدا هەموو تێیدا بەشدار بوون. ئەو کاتە من لەگەڵ دایکم چووبووم بۆ سلێمانی بۆ چارەسەرکردنی. حاجی شێخ قادر هاتە لام و وتی هەستە با بڕین بۆ لای جەلال تاڵەبانی گەمارۆ دراوە، بەڵکو گەمارۆکەی لەسەر هەڵگرین و بیبین بۆ لای بارزانی. ئەگەر قایل نەبوو لە ناوخۆمان دەری دەکەین و بە دەوریدا نامێنین و بڵاوەی لێ دەکەین. ئەو کاتە من هیچ بەرپرسیەکەم نەبوو. لە وەڵامی حاجیدا وتم من دەسەڵاتی وام نییە و ئەم پرسا پەیوەندی بە منەوە نییە.
حاجی یەخەی بەرنەدام و لەسەری ڕۆیی و وتی بارودۆخەکە لە قەرەداغ پڕە لە مەترسی و پێشمەرگە گەماروی جەلالیان داوە و چەنگیان پێڵچنیوە. هەندێ بارزانیشیان تێدایە. ئەگەر تۆ خۆت نەڕۆیت بۆ ئەوێ کەس نییە بتوانێت ڕزگاری بکات. ڕێکەوت وا بوو بارزانی هەندی هێزی بەسەرکردایەتی میرۆ شێرۆکی و مەحموود شڤان و میرخان بێدارونی ناردبوو بۆ قەرەداغ بۆ بەهێزترکردنی هێزەکانی پێشمەرگەی ئەوێ. جەلال کەوت بۆ نێوان ئەو هێزانەی بۆ خۆیان لەوێ سەقامگیر بوون و ئەو هێزانی هاتبوون بۆ یارمەتیدانیان بەڕاستی مەسەلەکە پڕمەترسی بوو. بە حاجی شێخ قادرم وت عومەر ئاغای دۆڵەمەڕید لەگەڵ دەنێرم ئەو گەمارۆکەی لەسەر هەڵگرێ و لەگەڵ خۆیدا بیبا بۆ ڕانیا بۆ لای باوکم. حاجی عومەر ئاغا پێکەوە ڕۆیشتن و گەمارۆکە هەڵگیرا و جەلال چوو بۆ لای بارزانی و بارزانیش بە نەریتەکەی خۆی بە خێراتنێکی گەرمی لێ کرد. لەو دەمەدا ئەو بیرە بە مێشکی بارزانی داهات کە ئیبراهیم ئەحمەد بگۆڕێ بە جەلال و جەلالیش وەک پێشتریش وتم زۆر بیرابیر بوو. پاش ساڵی 1991 جەلال قسەی بۆ کردم. وتی کەوا ئەو بە هیچ جۆرێ ڕایوا نەبوو ئەم دوو کردبوونە ڕوو بدە. بگرە ئەو ڕایوا بوو سەرکردایەتی پارتی بڕۆ بۆ بارزان و چاوی بە شێخ ئەحمەد بکەوێ و لەبێوە چالاکی خۆیان بنوێنن. ئێتر بارزانی ناتوانێ تا چاری ناکۆکیەکە دەکرێ و ئەو بە ئاوارڕۆکەدا دەڕواتەوە هیچ کارێک بکات. بەڵام کەس ئامۆژگاریەکەمی لەگوێ نەگرت. ئەمە ئەوە بوو کە جەلال بۆی جێڕامەوە. ئەگەر سەرکردەکانی مەکتەبی سیاسی وایان بکردایە کە جەلال بووی پێشنیازکردن گەلی کوردیان لە گەلێک کارەساتی گەورە دەپاراست و ڕەنج و تەقەلایەکی زۆر و مەزنیان پاشەکەوت دەکرد کە هەمووی بە فیڕۆ ڕۆیی. کۆنفرانسی ماوەت لە 4 نیسانی 1964 کۆبنەوەکانی ئەو کۆنفرانسی پارتی دەستی پێکرا کە ئیبراهیم ئەحمەد داوای باستنی کردبوو. مابەز لەم کۆنفرانسا ئەوە بوو شەرعیەتی حیزبایەتی بدرێ بە کاری دوژمنایەتی کردنی بارزانی و دەربڕینی ناڕەزایی با ڕێکەوتنەکەی شوبات. ساڵی 1976 کە لە لەندەن بووم هەلی ئەوەم بۆ هەڵکەوت لەبارەی ئەم کۆنفرانسەوە و کارەکانی و ئەوشتانی تێیدا ڕوویاندا لە ئیبراهیم ئەحمەد بپرسم. وەڵامی ئەوە بوو ڕاستەکەی ئەوەیە ئێمە ئەوەمان لەم کۆنفرانسە دەبیست کە هۆیەکی پاڵەپەستۆ خستە سەر بارزانی بێ. بەڵام نوری شاوەیس و عەلی عەبدوڵڵا کۆنگرەکان وا لێ کرد ئەو بڕیارە پەلانە بدات. ئەو دوانە لەو پەڕی لاپەڕگیریدا بوون و کۆنگرەکان ڕاکێشا بۆ ڕیزی خۆیان. ئەمە ئەوەیە کە ئیبراهیم ئەحمەد بانگەشی کرد لام. بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئەو خۆی هەوڵی کودەتایەکی لە دژی بارزانی لە خەیاڵدا بوو. بەمە مافی تەواوی ئەوەی بە بارزانیدا کە داکۆکی لە خۆی بکات و تای تەرازووی ئەو قورس بوو. ئەمە ئەوە بوو کە ڕوویدا. یەکێک لە بڕیارەکانی کۆنفرانسەکە لە کارخستن و ڕاگررتنی سەرۆکایەتی بارزانی بوو لە پارتیدا. کۆنفرانس وەفدێکی دانا بۆ کەوتنە نێوان ناوبژیکردن کە بڕوا سەر لە بارزانی بدە بەڵکو بتوانێت چارێکی مام ناوەندی پێ بسەلمێنێ و دانیشتەکانی کۆنفرانسیان دواخست تا وەفدەکە دەگەڕێتەوە و ئەنجامی کەوتنە نێوان و ناوبژیکردنەکەی دەهێنێتەوە. وەفدەکە هات بۆ سەنگەسەر و لەگەڵ بارزانی کۆبەوە و لێگەیشتنێکی تەواو هاوبۆچوونیەکی باش لە نێوان هەردوولادا هەبوو. وەفدەکە گەڕایەوە بۆ ماوەت سەیری کرد کۆنفرانسەکە بە پێچەوانی ئەوەوە کە بڕیار درابوو تا ئەم دەگەڕێتەوە بەردەوام بێ. کاری خۆی دوایی هێناوە و بڵاوی لێ کردووە و مەکتەبی سیاسی بەیان نامەیەکی بەناونیشانی ڕێکەوتنەکەی مشیر و بارزانی ئاشتیە یاخۆ بەدەستەوەدانە بڵاو کردوێتەوە. ئیبراهیم ئەحمەد چی دوژمنایەتی و بوغز و کینەی شاراوە دەرحەق بارزانی لە سەنگیدا بووە. هەموو لەو بەیان نامەیەدا خستووەتە ڕوو. بەم جۆرە هەرچی هەوڵ و تەقەلای وەفدەکە بووە بۆ گرتنی ئەو کەلێنەی نێوان هیچ سوودێکی نەبەخشی بوو. وەڵامی بارزانی لەسەر پێشنیازەکانی وەفدەکەی کۆنفرانس بەم جۆرە بوو. یەکەم، ناکرێ سەرکردە سوپایە تازەدانراوەکان بگۆڕدرێن و لە شوێنی خۆیاندا دەمێننەوە. دووەم، هەر پێشمەرگەیەک ئازادە بۆ خۆی چی لایەک هەڵدەبژێرێ کاری تێدا بکە و کەس بۆی نییە ڕێی لێ بگرێ. سێم، پێویستە کۆنگرەی پارتی لە ماوەیەکدا کە ئەو پەڕەکەی لە دەی مانگی ئایاری 1964 تێ نەپەڕێ ببەسترێ و ئەگەر ئەوە نەکرا بارزانی ئازادی تەواوی هەیە چێ بە باش دەزانێ بۆ هێنانەدی بەرژەوەندی گشتی بیکات. چوارم، ژمارەی نوێنەرانی مەکتەبی سیاسی لە لێژنەی ئامادەکاری کۆنگرەدا ئەوەندەی ژمارەی نوێنەرانی سەرۆکی پارتی بارزانی دەبێ. پێنجەم، هیچ شتێک ڕێلەوە ناگرێ کە ئەم ئەندامانی کۆمیتەی ناوەندی
کە لە خوارەوە ناویان نووسراوە کاروباری پارتی بەڕێوەبەرن تا کۆنگرا دەبەسرێ بە مەرجێ ئەندامەکانی تری کۆمیتەی ناوەندی بێن بۆ ڕانیە. ئەو ئەندامانەش ئەمانن: عومەر مستەفا دەبابە، جەلال تاڵەبانی، نووری شاوەیس، ساڵح یوسفی، عەلی عەبدوڵڵا، ناهیدا شێخ سەلام، جەلال عەبدوڕەحمان. یەکێک لەو شتە سەیر و سەمەرانەی بۆ کۆنفرانسەکە تۆمارکران ئەوە بوو. ئەو پێشمەرگانی پارێزگاری کۆنفرانسەکەیان بەسەرکردایەتی محەممەد سەید عەلی حافز پێسپێردرا بوو بە پەلا چوونە پاڵ بارزانی. هەروەها بەم بۆنەیەوە دەگێڕنەوە کە ئەندامی کۆر و ناسراوی پارتی ساڵح شێرە کە یەکێکە لەو قسە خۆشانەی با نوکتەی توند و تیژ و پەراویزی گاڵتەچیانە بەناوبانگن. لە کۆبنەوەی کۆنفرانسەکەدا کە بڕیاری لە کارخستن و ڕاگررتنی سەرۆکایەتی بارزانی تێدادرا هەستاوەتە سەر پێوتویە و ئێمە بارزانیمان لە کارخست و سەرۆکایەتی ئەومان ڕاگرت، بەڵام بۆ خۆمان بە پێشمەرگەی بارزانی گەمارۆ دراوین. دەی ئێستا کێتان دەتوانێت ڕێگەما پیشان بدە لە کوێوە بگەڕینەوە بۆ ماڵی خۆمان. هەروەها دەگێڕنەوە کە هەر ئەو لەم هەڵوێستە داوتویە هاتین بۆ ئێرە و بارزانی سەرۆکمان بوو. ئەوەتە ئێوە داتان گرتە خوار و لە سەرۆکیتان خست. جاکە گەڕاینەوە بۆ ناو ماڵ و مناڵ و خێڵ و هاوڕێیانمان و لێیان پرسین کێ لە مەولا دەبێ بە سەرۆکمان چیان وەڵام بدەینەوە. لە ڕاستیدا ئەم بڕیارە نەفامانەیە خودی مەکتەبی سیاسی بەدناو کرد و هیچی لە پایە و پلەی بارزانی کەم نەکردەوە. دەبوو ئیبراهیم ئەحمەد لەوە دووربینتر بووایە کە هەنگاوی وا بنێ و پەلەپەلکردن بیگێنێتە ئەوە وا تێبگا دەتوانێت بارزانی لە کار بخە و بەم ئاسانیە لە خولگەی خەباتی بکاتە دەرەوە. لە ناو ئەندامانی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندیدا ئەمانە لە بەرهۆی جیاوازی هەر کامێکیان لە هی ئەوانی تریان باشداریان لە کۆنفرانسەکەدا نەکردبوو. جەلال تاڵەبانی، عومەر مستەفا، ساڵح یوسفی، شەمسەدین موفتی، عەبدولحسین فەیلی، هاشم ئاکرێیی و ناهیدا شێخ سەلام. شایەنی وتنە عەقید عیسا پیژمانی نۆکەری ساواک لە ماوەی باسترانی کۆنفرانسەکەدا لە ماوەت بوو. بەردەوام ئاگری ناکۆکێکی خۆش دەکرد و داری دەخستە ئاگرەکەەوە. نامەوێ لە یادم بچێ ئاماژە بۆ ئەوەش بکەم کە ئیبراهیم ئەحمەد و یارمەتی دەرەکانی واتەواتێکی سووکیان داخست بوو وایە بارزانی کوردستانی بەسێ و پرتەقاڵ فرۆشت و هێرشێکی ناوزڕاندنیان دەستدا بوویە با بیانووی ئەوەوە کە بارزانی ڕازی بووە لەگەڵ لایەنە حکوومەتیەکاندا بکەوێتە گفتوگۆ. ئەمەش لە ئەنجامی ئەو دۆڕاندنە سیاسیەوە بوو کە ئیبراهیم ئەحمەد لە ناو کادرانی پارتی و سەرکردایەتیەکانی شۆڕشدا تووشی ببوو. من ئێستش لەگەڵ خۆمدا هەر لە خۆم دەپرسم دەبێ ئیبراهیم ئەحمەدی ڕۆشنبیر و ئەدیب و سیاسی دنیا دیتە تا چی ڕادەیەک لایوا بوو بێ دەمگۆیەکی سادە و ساویلکانی وەک ئەمەی ئەو دروستی کرد لە ناوتێک ڕایکۆڕ و کۆمەڵە میلیەکانی کوردەواریدا باو پەیدا دەکا و چەند باوەڕی پێ دەکرێ و چەند لە باردا دەبێ پایە و پلەی بارزانی لەق بکە یان قەدر و حورمەتی لە دڵی گەلی کووردا لاواز و کەم بکاتەوە. ئەو بارزانیەی بەڵگە لە پاش بەڵگەی پیشان داوە کە چەند لە گەڕان بە دوای ماڵی دنیادا دوورە و چەند ئەو هەموو شتانی لاسووک و ناچیزە بووە کە حکومەتە عێراقی یەک لە دوای یەک هاتووەکان و هیچ کامیان لێ دەرناکەم. پیشانیان داوە و پێشکێشیان کردووە و ئامادە بوون بۆی دابین بکەن. بەرامبەر بۆی واز لە پرسی گەلەکەی بهێنێ و دەستبەرداری سەرکردەییکردنی میلەتەکەی ببێ و لە ماڵی خۆیدا گۆشەگیر دابنیشێ. ئەم دەمگۆیە تەمەنێکی درێژی لە چارە نەنووسرا. بگرە لە ڕاستیدا کارێکی بە تەواوی پێچەوانی ئەوەی لە دوای خۆی بەجێهێشت کە بۆی دروستکرا بوو. چونکە هیچ و بوچی دەمگۆکە خۆی و سروشتی ئەو کینە لە دڵانەی بڵاویان دەکردەوە و نەبوونی هیچ جۆرە مەنتیق و عەقڵێک تێیدا زیاتر بوون بەمایەی تەراکەوتنی سیاسی ئەوانەی بڵاویان دەکردەوە. ئیبراهیم ئەحمەد و پێڕەکەی دەیانتوانی شتێکی لەم دوو میوەیە گران بەهاتر هەڵبژێرن کە دەرەختەکانیان بە زۆری لە کوردستاندا پێدەگەن. شتی زۆر لە سێ و پرتەقاڵ گرانتر هەن لەوانن بۆ ئەوە بشێن کوردستانیان پێ ئاڵ و گۆڕ بکرێ. ئەگەر کەسێک لەم دنیادا هەبێ بتوانێت کوردستان بفرۆشێ، بەڵام بارزانی شتێکی وای لەم دنیادا شک نەدەبرد لە کوردستان گران بەهاتر بێ. کە ئیبراهیم ئەحمەد باش ئەوەی بارزانی لە خۆی و کۆمەڵەکەی خۆش بوو لە پاییزی 1970دا گەڕایەوە بۆ حاجی ئۆمەران. لە بەردەمی بارزانیدا وەستا و ڕوویدەمی تێکرد و بە دەنگی بەرزوتی وا گەڕاومەتەوە بۆ سەنگەری نیشتیمان پەروەری و ئەوەی دەیەوێ خزمەتی کورد و کوردستان بکە
دەبێ لەم گەڕانەوە بۆ سەنگەری نیشتیمان پەروەریەدا لەگەڵم بێ. ئێمە بەڕاستی بە هەڵەدا چۆ بووین.